طبعی کاری پاکردنەوە لە هەر شارەوانی قورسە بەڵام ئەوەی لە سنووری دەڤەری بارزان دەکرێت دوو بەرابەرە بەڕاستی بە حکمیەوەی هەم جوگرافیاکە زۆر گەورە ئەمە دەتوانم بڵێم کۆی ئەو فەرمانبەرە ژینگە پارێزانەی ئێمە لە سنووری شارەوانی مێرگەسۆر هەیتمان 170 کەسە. ئەگەر پرۆژێک لە سنووری قەزا مێرگەسۆرە بێتەکردن پێویستە یەکەم جار بابەتی ژینگەیی بێتە بەرچاوگرتن پرۆژەیەکی وەبی کەمترین زەرەرا ژینگەیی تێدا بیتن ئەگەر جادێک بێتەکردن و ڕەنگە زۆر جار هەبیتن مەسیڕی جادێ مەگۆڕی بیتن بۆ ئەوەی دارەکە تەمەن ببەنەکەویتن مەدار نەبڕی بیتن یان ئەگەر پرۆژەیەک بێتەکردن پێویستە ئەو سایت پلانە بۆ پرۆژەی یەکەم جار ڕەچاوی ژینگە پارێزی بکە هەتا خەڵکێ ئەو کرێکارێک کوت بۆ پرۆژەی سۆرتەکەن فێر کردبوون و ئەگە جغاریش بکێشن پاشماوەی جغارێ نابی فڕەدەتە سەر هەردە پێویستە ئەو بت لە ئاوا کوت خۆتەوە یان ئەو پاشماوەی جغارێ ببەتن فڕەدەت سیت لێدا پاشی بێتەوە شۆلا خۆ بکەتن. هەر شارەوانیەک بەشێکی تایبەت هەیە بە خزمەتگوزاری ئەساسی ئەم بەشە خزمەتگوزاریە لە ڕووی پاک و خاوینیەوە ئەمە جگەلەوەی کاری پاکردنەوەی ناو شار و پاکردنەوەی شۆستە و شۆڵدەرەکانی شەقامەکان و ئەوەی لە ئەستۆوە ئەمە کاری پاکردنەوەی سەرنگاکانیش دەکەین کە بەڕاستی دەتوانم بڵێم سەیرانگاکان 10 قات بەرامبەر بە شۆستە و شۆڵدەرەکانی کوچە و کۆڵانەکانە. لە سنووری هەر نەحیەیەکە لە سنووری قەزا مێرگەسۆرە مدیر نەحیە سەرۆکی لژنەیە و دام و دەستگایت پەیوەندیدار تێدا ئەندامن وەکو ئاسایش پۆلیس شارەوانی کۆمپانیا بەتالیۆنا ژینگەی و هەتا عەسکەریش تێدا ئەندامن و سەیرانگەشت تەوزیع کردە یعنی هەر سەیرانگەیەک تایبە هەندێکت لێ کردە بەرپرسیار و چاودێریە بکەن و وەنەکەن گەشتیارە و سەیرانگاوە پیس بکەتن و زبل و خاشاکی خۆ خڕکەتەوە. ئەم 170 کەسە یعنی کۆی زبل و خاشاکی جاری وایە لە کۆتایی هەینی بۆ نمونە 10 تا 15 هزار کەس سەردانی ئەم سنوورە دەکات. ئەگەر خەڵک لەگەر ئێمە هاوکار نەبی ئەرکێکی زۆر قورسە ئەمە تووشی نەک دوو شیفت ئەوانە کارکردن بەخۆی تەبیعی لە بەرنامەی کاری ئەوان دوو شیفت کارکردنەیە بەڵام جاری وایە ئەمە 3 شیفت کارمان کردێ تووشی شەو نەخوونی بووینە. تیمی زیاترمان پێکینا لە ئەفسەرانی هات و چۆ ژینگە پارێز و لیژنە کۆمەڵاتیەکان لەگەڵمان هاوکارون وە بەس وەبی پێڕابگەین. بەڕاستی تووشی قورسێکی زۆر ئەبینەوە لە کارکردن بە تایبەت لە مەوسومی بەهار و ئادار و نەورۆز ئەوانە. ئەو زبل و خاشاکە ئێستا ئەنگۆلێرت بینن ئەوە پاشماوەی گەشتیاری دونیە سەرەڕای ئەوەی کە ئەو تیمێت ژینگە پارێز هاتینە جەماعەت ئاگادار کردیەوە پشتی گەشتانگۆ خەلاص بیت لازمە ئەو زبل و خاشاکێت ناوی کیسێ زبلت نین پاوینە ناو قەفەسە ئازنین بەس مەلعەسەف وەلێ نەکردیە بەڕاستی ئەوە تاوانێکە مەزنە دەرحەق بژینگەی هەرچەندە ئەم لێ ناگەڕێن هۆ بمینیت و ئەوێت ببێ شغلش هەستایی طبعا طبیعی دنیامێت هاتیانێک مێگۆتیێ ئێواریە یعنی و گەشتانگۆ خەلاص بێ ئەو زبل و خاشاکێ بگوازنەوە سەرەڕای ئەوەی کە نەگواستەوە لێرە پجێشت و ژینگەی پیس کردە بەس ئینشەڵا لێ پێچینەوە دێ هەبن بۆ ئەوەی جارێکادی ئەو تشتە دووبارە نەبیتەوە.
جماعت ماندی نبن باشن سلامتتون بره خوب داری نو کن گوی تا تیره بو گشته که ونیا طبعا ایری پیس پروز بین گو چی استفاده لینا کن من پیسه ایران گو هل ناوز بلغ رونش نفراستین گو خاوین نکردی تره بره خوب داره و جالیل گم خوب گرین حتی ورین مایان دینن گو اینگه تا تیره بو گشته مش حس کنی گو گشته که خوش هبید بس رینا ماید کنه بله خوب داره علاقه راشون گوید وی وقتی گو خلاص بن همه زبلو خاشا که خودت نو علاقه کن باشه وقتی گوت نو علاقه کرد قفصت آسینه تیلو سره انگول سر ریکانگو انگو کوب چنه داری دوی رات چنه داری و علاقه رش ده هاوین ناویره نخوبه پلیسی آتو چوید گمده رقم سیارانگو آنلک هوار ملدونگو دی نویره اما نو که طبعا یه دخواه میکنه هوار الدونگو هم هاتی نویره یک تشلیره بیت دی سیارانگو غرامک باشه بره بابت جنگی بتالیون جنگی آلی رهی و امکانیات باشد دا بردستوان چاودری کرنا و گشتیارت کتین منطقه هندک راستی حسب مسئولیت ناکن اوید کو جنگی پیستکن اجراعات تنتینریه کردن مثلا زور دبینه لریه که کچه شوفرک حسب برپسیارت که که یا گشتیارک حسب برپسیارت که تشت جامع سیاره فربدت داره و بینیم دست سیاره و دادگیری یعنی و چه اجراعات تندش هبیتن تیگلتی تکردن و حتی دایره حکومتش یعنی ما لچه دست بکردیه یکم زارت المال خدا دی دست بکر یعنی لدوائر موظفا مشیار کردن واجنگی مثلا بو هم موظفا جهات که باز کردن اول مالت خو باز بکن لخطابخانات تا باز کردن اگر بخو سردان کاده برا بارزان بکی هر سیطره سنور قضا مرگزه سوره که داخل تبه حتی کچه داره خواهینترین جنگه ببینه دورو بر جادا یا خود هر جا که به چلی رونه اخواره زبلو خاشاکه که زور نابینیه گشتیارک تیتا منطقه بارزان کرچه خود ویری تیتن و پشتی هلانا و کرچه خود صوت نیتن نان کرچه خود صوت نان که گت صوت نیتن مثلا قودیت بیبسی یه صوت نیه قودیت بیبسی هود مینته و سر هنده جنگی پیشتر تکه اوا گت کلتوری من ناگونجی وکو کارمند کی جنگی پاریس دورا بارزان داواکارم او خلکتینا منطقه او خلکتینا گشته او خلکی مثلا تینا نو و سرشته و کردستان و زوانه پابندی رنمایا جنگا پاریس دورا بارزان بد جنگا پاریزی زور بابت دیکت گریته و پاک را گرتنا سرچاوت آوینه برینا دارا و راونه کردن آجلیت کیوی و دیسانش مثلا هوشیار کردن و خلکی لبابت جنگا پاریزی پیشتر رنگ ارک مهمیای گرام بودن سر بابت جنگی او گشتیارت کتات نده برا بارزان رنگ وقتی بود چونه و پاشماوه که زور زبلو خاشاک دوا خود جهلا بوا ارک بلدیات و ارک کمپانیایت پاک کرنه و زبلو خاشاک بونکو بره پاک کرنه و بس ارک دتوانم بیم ارک تیمت پاک کرنه و جنگی و بیم کمپانیایت جنگ پاریس اوید که ارک کوکرنه و زبلو خاشاکت هستن یه بوریای لپاک کرنه لبو هنده کورنمایی خلکی بکن که نابی جنگ پیز ببیتن اونو کش الحمدلله گل سنور قضا امریکا سوره بگره رامینه جوانترین جنگ دبینه و پاکترین جنگ دبینه اوش بوه عادت و تقالید دورا بارزان و او کلتورت ناف خلک دورا بارزان گره تبا که پابندی پاراستنا جنگ و پاک و خاونیا جنگ پارزین الوی دوره حکومت باز کرده مجوه که درودی داره جاهای جنگ پارزی الوی دوره لسه که نوکش جناب سروک مسعود بارزانی زور گرینگی پاراستنا جنگی تدتن و جناب سروک حکومت پیش فتره که همه دام و دستگاه حکومت راست خواردن که پیوسته چیلی که رکی ندن گشتیار به نوعی سرانگاه تحریم کردستان و سرشته های جوان به نوعی پیز بکن زبلو خاشاک لی بهیل نوه جناب ملا مصطفی بارزانی ارک سرپرشتی کرنا گشتیا دورا بارزان ورگرد یه لزور بابت ها یعنی همه بابت ها بگشتی احتمام که زور به دوره دا و سرپرشتی همه کاروبار
اداری و کمالایتی و جنگ پارێزیت دەبەری کرده است و بس بابت جنگی یک دو بابت آبو که گرینگی که تایبت به بابت جنگی درا ارکما جنگ پارێزیە ئەرکێکی زۆری پیرۆزە وەکو سەربازی ون زۆر جار بەحث لەسەر سەربازی ون تێدەکردن نوکەمە سەربازی هەی عسکەری ئەو شەڕی خود کرد مثلا دژمن لا دەبات بەس ئەرکێمە ژەهری ئەم لەسەر وڵاتی خۆ لا دەبین ئەگەر لە ڕووی عەقلی منتیقەوە لە ڕووی علم و فەلسەفەوە بیر لێ بکەینەوە ئەرکێمە ئەرکێکی زۆری ڕێکوپێکە زۆری پیرۆزە ئەم ئەوێ ژەهری دناو وڵاتی خۆدا نابێت بهێن ئەم ئەوێ ژەهری بین دەبین بەڕاستی داواکاریانمان لە هاوڵاتیان ئەوەیە تۆزێک هاوکار بن یعنی هەندێکیت هەی هاوکارن هەندێکیت هەی وەکی منە وەڵی ماندینەش بەس زۆر خەڵکی هەی پاشماوی خۆ جی تێلن یعنی ئەوە شتێکی زۆر نەڕێکوپێکە زۆر ژینگی منتیقەمە زۆر زۆری تایبەتە و ئی معلومە بۆ هەمیاش چونکە ئەف منتیقە یەک قەزا مێرگە سۆرێ یەکەم قەزا هاتیە بەل ئاستێ هەمە عێراقی بۆ خاوینیە ئەو معلوماتێت کومە هەی چ جیل عێراقی نینە خاوینتر لە قەزا مێرگە سۆرێ زیاتر ئەە گەشتیارێت کوتێنە ئێرە ڕاستی مە یەک داواکاریا لە هەیە و هاروکاریا مە بکەن ئەمە زۆر ماندی بکەن تایبەتی گەشتیارێت دەربە گەشتیارێت ناوخۆ یەت منتیقە بارزان زۆر هاروکارن گەمە بەس گەشتیارێت دەربە ڕاستی هاروکاریا مە ناکەن دێ نانێ خۆ خۆن و پاشماوی خۆ دبجهێلن یعنی ڕاستی لە سپێدێ سعات هەفتە مە دەرتەچین هەندێک شەوە سعات 12 شەوێ 11 شەوێ 10 شەوێ زۆر مە پێوە تاخیرت بین زۆر پێوە ماندیت بین باران بیتن لە هەر ئەوەیکی بی ئەمەد حاضرین پاک راگرتن و پاراستن و خاویندبوونا ژینگەی به هەماهەنگی و هاوکاری و یەکگرتنا هەمە دامودەستگا چێت بیتن یعنی تاکێک بە دامودەستگایەکی بتنێ یان بە تاکێکی بتنێ چێناوی پێویستە یعنی هەمە دامودەستگا وێکرا هاوکار بن بۆ ئەوەی ئەو بەرنامە و پلانێت بۆ پاراستنا ژینگەی هاتیەدانان وەکو خۆ بێتە جێبەجێکردن و الحەمدولله لە سنوورە قەزا مێرگە سۆرێ لەسەر ئاسپاردا جەناب سەرۆکی و سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی و سەرپەرشتیە جەناب مەلا مستەفا بارزانی ئەو بەرنامە وەکو خۆی هاتیە جێبەجێکردن و الحەمدولله ژینگەیەکی خاوێن و ژینگەیەکی پاراستیش مەیە هەی هەم لە بڕینا دارە هەم ڕاونەکردنا ئاژەلە هەمیش لە پاک خاوێن ڕاگرتنا سەرچاوێت ئاوە هەمە ئەو پەوەرێت و بۆ ژینگە پارێزی پێویستن لە سنوورە قەزا مێرگە سۆرە تێنە جێبەجێکردن کرێکارانی ژینگە پارێز تا بڵێ ماندوونە ئەمە وەکو سەرۆکاتی شارەوانی مێرگە سۆر زۆر سپاسی ماندووبوونیان دەکەین دەستیان ئەگوشین و هیوادارین ئەو گەشتیارانەی کە سەردانی دەوەری بارزان دەکەن ئەگەر لەبەر ژینگەکەشیان نەبی لەبەر ماندووبوونی ئەوان ئەم ژینگە بپارێزن و بۆ ئەوەی بتوانین بە بەردەوامی ژینگەیەکی تەندروستمانەوەی بۆ ژیانێکی تەندروستمان هەبیت برادری ژینگە پارێز هەبێت کو گەل کۆمپانیا پاکردنەوە و زول و خاشاک شۆردەکەن ڕاستی سەربازی وەنن لە سەرمایە لە گەرمایە لە بارانێ لە هەر وەختێکی پێویست بیتن ئەوەت حاضرن و ئەرکێوانشی گیرانە لە پاکڕاگرتنا سەیرانگە و شوێنێت گەشتیاری و پاکردنەوە سنوورە قەزا مێرگە سۆرە لە زبل و خاشاکێت ماڵاندا
و سوکون باز کرده ارکیوانش تا حد که هاتیه گوریم پیشتر اگه سیرانگی خواهیم کرد بنوه تازه ارکیوانی بوهند یعنی هوشیار کردنوا خلکی و وناکن لنکمه چیه مثلا جنگ پارزی او نیم جنگ لزبلو خاشا که پاک کینه لنکمه هوا ونکن جنگ پیز ببیتن و دیاری برنامه سربازیان لکردستان 24 شانازیه و افرو دین سربازیتون لسنور قضا امریکا سوره لدورا بارزان جنگ پارزت خوشویست و برایزت سنور قضا امریکا سوره که ارکه که پیروز یانه حیل پاک را گرتن و خدمت کرنا جنگ دورا بارزان به نوینراتیا 107 جنگ پارز افرو لیرت آماده نه او خلات برنامه سربازیون ده شایانیوانه و پشکشیوان بکین و پیروز